گەرچی داڕشتنەوەی یاسا نێودەوڵەتیەکان دوای جەنگی جیهانی دووەم لەسەر بنەمای پاراستنی سەروەری وڵاتان و گەلان دامەزراوە، بەڵام ئەوەی باکردەوە بووەتە کە تواری خۆناغی نەتەوە یەکگرتووەکان جیهانی زلهێزان بە تەنیا ڕێز لەو گەل و وڵاتانە دەگرن کە خاوەنی ئیرادە و پارێزەری مافی چارەنووسی خۆیانن. گەلانی شۆڕژگەر باوەکو لە ڕوویچەک و تفاقی جەنگیەوە نەدار و ڕەشوڕوود بن، بەڵام هەمیشە ئەو ڕاستیان بە دوژمنە بەهێزەکانیان سەلماندووە کە تێکشکان قەدەر نییە. ئەوە بێ ئیرادەی سەرکردە و گەلانی بەها دۆڕاوە کە بەر لە دەستپێکردنی جەنگ گۆڕاپانەکانی بۆ شکست ئامادە کردووە. لە جەنگی سێ ڕۆژەی ئۆکرانیادا هەندێک ئاماژە دەرکەوتووە. یەکێک لەوانە بۆ جارێکی دیکە ئەو ڕاستەی نیشان داینەوە کە جیهانی سەرمایەداری خۆراوە ڕێز لە بێهێزان ناگرێت و لە چوارچێوەی بەرژەوەندیە مادیەکانیدا بڕیار دەدات، نەگەوەی پێی دەوترێت بەهاکانی مافی مرۆڤ و دیموکراسی. بۆیە بایدن لە بری دانانی هێڵی سوور بۆ پۆتین ڕایگەاند ئەوان لەژێر هیچ هەلومەرجێکدا هێز نانێرنە یارمەتیدانی ئۆکرانیا. کە پسپۆڕی استراتیژی باسکال یونیفاسی گەورە شرۆڤەکاری استراتیژی لە ئەوروپا و سەرۆکی پەیمانگای پەیوەندی نێودەوڵەتی استراتیژیەکان دەڵێت کەس لە ناوخۆی هاوپەیمانی ناتۆدا نایەوێت لە پێناوی ئۆکرانیادا بمرێ. ڕخنە ژاڕاستی سیاسەتمەدارانی ناتۆ و خۆراوا دەکات بە تایبەتی ئەمریکا کە نەدەبوو بڵێن ناتۆ لە کاتی هێرشدا وەڵام ناداتەوە بۆ ئەوەی رووسیا بەردەوام لە پەراوێزی گوماندا بێت. ڕاستە سوپای رووسیا بەهێزە، بەڵام ئەوەی دەرکەوتووە سەربازی رووسی نازانێت بۆچی لە ئۆکرانیادا دەجەنگێت. لەگەڵەوەشدا گەمارۆکان زیاتر بژێوی خەڵکی رووسیا دژوارتر دەکات، بۆیە هەر لە ئێستاوە بە خۆپیشاندان و ناڕەزایی بەرچاو لە دژی خواستی پاوەخوازانی پۆتین وەستاونەتەوە. Уважаемые коллеги, добрый день. Сегодня обсудим ход проведения специальной военной операции. سەرۆکی رووسیا دەیەوێت بە خێرایی بە ئاواتی بگات بەوەی سوپای ئۆکرانیا چەک بکات. لەوانەیە ئەوە زۆر گران نەبێت، بەڵام بۆ دانانی حکومەتێکی پاشکۆی مۆسکۆ لە کیڤ دەبێ ماوەیەکی زۆر لە وڵاتەدا بمێنێتەوە. ئەوەش سوپاکەی دەخاتە بەردەمی تاقیکردنەوەیکی سەختی جەنگی پارتیزانی و قوربانیدانێکی زۆر. وەکو دەردەکەوێت خۆراواییەکانیش دەیانوێت رووسیا بخەنە ناو حاڵەتێکی لەو شێوەیەوە، چونکە ئەگەر یارمەتی ئۆکرانیا نەدەن بۆ ڕوبەڕووبوونەوەی جەنگی داگیرکاری رووسیا، ئەو حاڵەتە دەبێتە پاڵنەر بۆ چین بڕیاری داگیرکردنەوەی تایوان بدات. ئەوەش بۆ هەمیشە کۆتایی بە سیستمی ئێستای جیهان دێنێت، بە تایبەتی ئەوە گەورەترین نەهامەتیە بۆ هەژمونی سەربازی و دارایی ئەمریکا لە جیهاندا و چەندین ساڵە پسپۆڕانی استراتیژی کۆشکی سپی لەو مەترسی ئاگادار دەکەنەوە. Зараз в мережі дуже багато з'явилось фейкової інформації. لە دوای خۆڕاگری ئەم چەند ڕۆژە سوپا و خەڵکی وڵاتەکە و ڕەتکردنەوەی پێشنیازی ئەمریکا لەلایەن سەرۆکی ئۆکرانیاوە بۆ دەرکردنی لە پایتەخت کە پێی ڕاگەیاندون جەنگ لێرێ و پێویستیم بە چەک و تفاقی جەنگە نەک هەڵاتن. وردە نەخشەی جەنگی گۆڕیوە و وڵاتانی ناتۆ دەزانن ئەو جەنگە بە قازانجی ئەوان و بێهێزکردنی دوژمنە بەهێزەکەیانە. بۆیە دەنگەکان بۆ یارمەتیدانی بەکردەوەی ئۆکرانیا بەرز دەبنەوە. هەر لە بەرپرسانی ناتۆ تا یەکێتی ئەوروپا و سیاسەتمەدارانی خۆراوە و ڕای گشتی داوای یارمەتیدانی ئۆکرانیا دەکەن. سیاسەتمەدارانی ئۆکرانیاش دەزانن ئەوە بەهێزی بەرگری ئەوانە کە ناتۆ دەجوڵێنێت بۆ یارمەتیدانیان. بۆیە زیلینسکی لە ڤیدیۆی لێدوانی بەردەم کۆشکی کۆماری ڕایگەاند ئۆکرانیا لە ماوەی 3 ڕۆژدا توانی نەخشەی هێرشەکەی رووسیا لە ئاراستەی خۆی دەربکات. جەنگ لە زۆربەی ناوچە و شار و شارۆچکەکاندا بەردەوام و ئێمە سەر دەکەوین. وڵاتانی جیهانیش لەوە تێگەیشتون زیاتر گوشار و سزا بخەنە سەر رووسیای پوتین.